دوای بوومەلەرزەیەک بە پلەی 6.9 لەدەیە لە گەورە دوورگەی هەوایی ڕۆژیهەینی گرکانی کەلەویە لە بەشی ڕۆژهەڵاتی دوورگەکە هەڵچوو شلەی ئاگرینی دەردا لەو دەوروبەرە دانیشتوان ناچار بوون ماڵەکانیان چۆڵکن. گرتە ڤیدیۆکانی فڕۆکەی بێفڕۆکەوان دەردەخات شلەی ئاگرین لە خانوبەرەی ناوچەی لەیلانی هەڵدەچن بەرپرسان فەرمانیاندا بە زیاتر لە 1700 کەس ئەو ناوچەیە چۆڵکن. هەروەها هەڵچوون لە دەوروبەری خانوبەرەی ناوچەی بۆنا لە هاوایی دەبینرێت. بەرپرسان ئاگاهیاندا لە مەترسی بڵاوبوونەوە و هەڵدانی بەردی تواوەی گەرم و بەرزبوونەوەی ئاستی گازی گۆگرد کە بۆ گەورە تەمەنەکان و ئەوانەی کێشەی هەناسەتەنگیان هەیە مەترسیە. هەروەها وتیان شارڕێگەکان و خانۆکان و دامەزراوەکان زیانیان نەبووە، بەڵام دانیشتوان وتیان هەستیان بە بوومەلەرزەی بەهێز کردووە، بەڵام ئەمە نیگەرانی لێکەوتەوە هەرچەندە لەگەڵ ئەم دوو جۆرە ڕووداوە سروشتیە پێشتر مامەڵەیان کردووە. دانیشتوانی کۆمەلگاکانی ناوچەی بۆنا کە زیاتر ناوچەیەکی گوندیە و دەکەوێتە بەرەی ڕۆژهەڵاتی کێلەوەیە بە ئاگان ئەو گرکانەیەکێکە لە چالاکترین لە جیهاندا و پێشتر کاولکاری کردووە. هەڵچوونەکەی ڕۆژی پێنجشەممە دەستی پێکرد 1500 کەسی ناچار کرد لە ناوچە شاخاویەکان ماڵ و حاڵی خۆیان جێبێڵن. بەرپرسان وتیان لە ڕۆژی هەینیەوە بەلانی کەمەوە 100 کەس لە پەناگەدان و زۆرینەیان هاوڕێ و کەسوکاری یەکترین.